يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زور بريس خواهي پروردگار سبحانه وتعالى لسورة النحل آية الصوت شواردة فرمي فكلوا مما رزقكم الله حلالا طيبا واشكروا نعمة الله إن كنتم إياه تعبدون. پروردگار من سبحانه وتعالى دفرمي فكلوا هموتان بخون مما رزقكم الله حلالا طيبا لو روزيك پروردگار بويداناون بلام سرنجي وردي وشكاني قرآن بدن بريزان. پروردگار كاتك دفرمي فكلوا وەکو ئەوە سفرەیەک دانرابێ و خوای گەورە بفەرمێ دەی بەندەکانم ئیمانداران دەی بخۆن. کولو فەرمانەکە وا دێتە بەرچاو کە خواردنەکە ئامادەیە و جەنابت لێی بخۆی، بەڵام ئەمە وانییە. فەرمانی فەکولو بۆ ئەوە نیە خواردنەکە حازر بێ، مەبەست لەوەیە کار و کەسابەت بکە، بێکار دامەنیشە لەم سەرزەویەی خوای پەروەردگاردا ڕزق و ڕۆزی یەکجار زۆرە. دەرگاکانی ڕزقی خوای پەروەردگار زۆر فراوانن. خوا دەفەرمێ فەکولو هەر هەمووتان، جا سەیریکە نافەرمێ فەکول تۆ بەتەنها یان تۆ، نەخێر هەمووتان، هەر یەکێک لە ئێوە با هەوڵی کارکردن بدە، با کەسێدا نەنیشێ و بار بێ لەسەر کۆمەڵگا و کۆمەڵە خەڵکێکی تر بە ناوی دینەوە خزمەتی بکەن. نەخێر هەموو کەسێ پێویستە بە دووی ڕزق و ڕۆزی فراوانی پەروەردگارە بگەڕێ لەسەر زەویدا. خوای پەروەردگار دەفەرمێ کار و کەسابەت بکە. جا ئەو نانەی کە لە ئەنجامی کار و کەسابەتا بەدەستی دێنی، ئەگەر دەتەوێت نانێکی پاک بێ، نانێکی چاک بێ، حەڵاڵ بێ، بە چێژ بێ، ئای کە خۆشە ئەو جۆرە نانەی کە ئەو دوو سیفەتەیدا هاتووی تێدایە. ئەتەوێت شیفای نەخۆشیەکانت بێ، بەخوا هەر نانێک ئەو دوو سیفەتەی تێدا بێ کە ئێستا باسی دەکەین لە ئاەتەکەدا، واللهی دەبێتە شیفای نەخۆشیەکانت، هەر هەمووی دەرمانە بۆ نەخۆشیەکانت. ئەتەوێت ئەو نانەی کە دەیخۆی هێز و گوڕت پێ ببەخشێ، ئارام بەخش بێ، بە دڵ و دەروون و ئاسوودەیت بداتێ، خۆی گەورە دەفەرمێت دەبێت نانەکە دوو سیفەتی تێدا بێ. یەکەمیان حەلالن، بۆ ئەوەی ئەو کەسابەتەی کە نانەکەی لێ بەدەستدێنی حەڵاڵ بێ، هەر ئیشێکت هەیە بۆ بژێوی ژیانت، هەر ئیشێکت هەیە بۆ بژێوی ژیانت بەڕێزم، فەرمانبەری موچەخۆری حکوومەتی، کرێکاری، پزیشکی ئەندازیاری، مامۆستای ئاینی، دادوەری، دادنووسی، پارێزەری، کشت و کاڵ دەکەی، ئاژەڵداری دەکەی، هەر کار و کەسابەتێک کە لەم سەرزەویەدا خەڵک نانی لێ بەدەست دێنێ، بۆ ئەوەی کەسابەتەکەت حەڵاڵ بێ، ئەبێ حەوت مەرجی تێدا بێ. مەرجی یەکەم تەصحیح النیە، بانێتت خاوێن بێ. هەر وەختێ تویشتە سەر ئیشەکەت هەر لە بەیانەوە کە لە ماڵ دەرچوویت و دەستت بە کارەکەت کردووە، بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ڕەحمم پێ بکەی لە ڕێگەی ئەم کار و کەسابەتەوە دەستی سواڵم نەبێ، بەڵکو نەک دەستی وەرگرتن و سواڵم نەبێ، خوایە دەستی بەخشندەیم هەبێ. ئای چەند خۆشی ئینسان بمنێتەوە پەلاماری کار و کەسابەتی حەڵاڵ بدە، نەک هێشتا هیچن نەکردووە نێتی غەش و خۆدەوڵەمەندکردنی حرام و پۆز لێدانت هەبێ. هی ئەوەیە کە بەرەکەت لە هیچ کار و کەسابەتێکا نەماوە بەداخەوە. ئێستا خەڵکێک جوتیاری دەکا، خانووی پلاستیکی دەکا، ئاژەڵداری دەکا، تەماشا دەکەی ئاژەڵدارە هەر لە ماستەکەیەوە، لە دوایەکەیەوە، لە پەنیرەکەیەوە، هەمووی بەشی خۆی غەشی تێکردووە بەداخەوە. خەڵکانێکی شەن حەڵاڵ خۆرن،
بەڵام بەگشتی بازاڕەکەی پڕ بووە لە غەش. فەرمانبەری موچەخۆری کەسەکە هێشتا دەوامی نەکردووە، ئەڵێ فڵان دائیرەیە مۆزەفێکی دەوێ، فڵان سلکی حکومیە دامەزراندنی هەیە، ئەڵێ دەوامەکەی چۆنە، مەبەستی لە دەوامەکەی چۆنە، یعنی حەز دەکەم موچەی باش بێ بەڵام دەوام نەکەم، خۆی دەدزێتەوە، خەڵکەی خۆی نەخۆش دەخا، ئیجازەی درۆ دەکا بەداخەوە دەبێ وریای خۆمان بین. هێشتا تۆ دانەمەزراوی نێتی ئەوەت هەبێت دەوام نەکەی، هێستا نەچوویتە سەر پیشەکەت نێتی ئەوەت هەبێ غەشی تێدا بکەی، کابرا هێشتا بەرهەمی جوتیاریەکەی بیسمیللای لێ نەکردووە دایچیانێ لەو سەرەوە نێتی ئەوەی هەیە لەگەرم تەسلیمەکردنەکە شاغەش بکە، لە شەبەکەیە پیاز و پەتاتە شاغەش بکە. بۆیە تەصحیح نییە، ئەگەر دەتەوێت نانەکەت حەڵاڵ بێ، کەسابەتەکەت حەڵاڵ بێ، با نێتت پاک و پوخود بێ. دووەمیان القیام بفەرض الکیفایە، بڵێ خۆی پەروەردگار لەم کەسابەتەدا لەم ئیشەدا کە من دەیکەم نێتم ئەوەیە کەلێنێک لە کۆمەلگادا پڕکەمەوە. پەروەردگار لە سوورەتی هود ئاەتی 61 دەفەرمێ وەستەعمەڕەکم فیها، ئیشی تۆ ئەوەیە لەم سەر زەویەدا زەوی ئاوەدان بکەیەوە. بڵێ خوایە دەمەوێت بەم کەسابەتە جێپەنجەیەکم دیار بێ لە ئاوەدانکردنەوەی زەوی و خزمەتکردن بە خەڵکیدا، نەگنانی کاولکردن بخۆم. بەخوا هەیە کە لە شوێنێکا دامەزرا یان چۆ سەرکار و پیشەیەک وڵات وێران دەکا، میلەت کاول دەکا، وڵاتەکە وێران دەکا. بەو نێتەوە دەستکە بەکار و کەسابەت کە جێپەنجە دیار بێ، شوێن پەنجە دیار بێ لە ئاوەدانکردنەوەی سەر زەویدا، لە خۆشگوزەرانی هێنان بۆ خۆت و بۆ هاوڵاتیان و هاودینەکانتدا. سێمیان ئەلیهتیمام بسوق الآخرە، بەردەوام بازاری قیامەت لەبیر بێ، با بازارەکەی دنیا بازاری قیامەتت لەبیر نەباتەوە. بەڕاستی مەردایەتیە لە گەرمەی کار و کەسابەتدا دووشتن لەبیر بێ. ئەو کەسانە مردن ریجالن بە نەسی قورئان، کاتێک کە لە گەرمەی کڕین و فرۆشتن و بازار و کەسابەتدان هەر ئیشێکت هەیە ئاگایان لە دووشتە، غافڵ نین. یەکەمیان خواپەرستن، دووەمیان خەڵک دۆستن. بە دەربڕینێکی تر لەگەڵ خوا ڕاستن، لەگەڵ خەڵکا چاکن. مردن ئەو کەسانەی لە گەرمەی بازار و کڕین و فرۆشتن و پێیان فرۆشتی و لێم کڕی و نەقلیکە و بیگوازەوە تەلەفۆن بکە کەوتی ئەڵڵاه ئەکبەر، بانگ فەرمووی ئەڵڵاه ئەکبەر بڕێ بەرەو نوێژی جەماعەتەکەت، نەهێڵی جومعەکەت فەوتێ، خەریکی عیبادەتەکانت بی. مەردایەتیە لە گەرمەی تەماحی ناو بازارە ئاگاداری قیامەتی خۆت بی، لەگەڵ خەڵکا دۆست بی، خەڵک دۆست بە، بەزەیت هەبێ، ویژدانت هەبێ، یارمەتی خەڵک بدەیت. کەسێک نەشارەزایە لە مامەڵەدا ئەو پەڕی تەماحەکەت پێ خۆشە بۆ خۆت بێ، بڵێ خوایە لەبەر خاتری تۆ ڕێنمایی دەکەم، فڵان کەس وەڵڵاهی ئەم شتە زیاتر دێنێ لەوەی کە تۆ دەیفرۆشی. بزانە لە کەسابەتە ئەمەت لە یادە، ئەمە سوقی ئاخرەتە. ئەینا کە چوینە بازار هەمومان دەمانەوێت زۆرترین تەماح بۆ خۆمان بێ، زۆرترین داهات بۆ خۆمان بێ، بەڵام تۆ خەڵک دۆستی تەنها لە پێناوی خواشدا، خوا لەبەر ئەوەی بۆ قیامەتم ئەمە قازانجە، بە ئەو سیفەتت تێدا بێ. چوارەمیان مولازەمەت و ذیکری الله، بەردەوام پابەندبوون بە زیکر و یادی خواوە. لە هەر کار و کەسابەتێکای لە زیکری خوا غافڵ مەبە. بەڕێزان زیکر دوو جۆرە، زیکرێکمان هەیە بە تەسبیحاتە، زیکری سبحان الله، الحمد لله، الله ئەکبەر، صلاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، ذكري أستغفر الله، ذكري لا حول ولا قوة إلا بالله. أم ذكرانات كاريگريان زور هيا، يعني وما زي حد ذكر سودي شيء نخير، ذكر والي دكات دلت با دكاتوا، ذكر زمانت خاوين دكاتوا، ذكر مشكت صاف دكا، ذكر نزيك الدكاتوا الأخوة، ذكري إخوات دكابة هاوري فريشتكان بتايبت بريزم يستاتو دوكان داريكي جار هەیە مشترین نییە، بەخوا ئێستا بازاریش بەداخە وەکو پێویست گەرم و گۆڕ نییە. لە کاتێکا کە نیو سعات چارەگێک جار هەیە سعاتێک دوکانەکەت بەیانیە نیوەڕۆیە دەمە و عەسرە کەسی لێ نییە، مشتریەکن نییە،
تخوا حیفنێ مۆبایلێک دەرێنی ئەویش بە دووی کۆمێنتی خەڵک و ئیخباری ئەو ئەیتخوا چەند جوانە دوکاندارێک لە سەر دوکانەکەی خەریکی زیکردکردنە فرسەتێکە ئەتەوێ نانەکەت حەڵاڵ بێ ئەتەوێت کەسابەتەکەت حەڵاڵ بێ دەیدەمت بە زیکر بێ کەسێک کەس جوتیاری دەکا کاکە لەگەڵ تەماتە لێکردنەوەکەیە لەگەڵ پیاساڵکردنەکەیە لەگەڵ پەتاتە هەڵکردنەکەیە لەگەڵ شووتی لێکردنەوەکەیە هیچ ڕێگەل لێ ناگرێت زیکری خوا زیکری خوا بکە لەگەڵیدا چەند جوانە ئەو جوتیاری زیکری خوا دەکا هەروەها شوانی لە جیاتی لەو شاخ و چیەوە کە زمانت پارێزراوە لە غەیبەت و بوختانی خەڵک چەند جوانە داینێ ڕۆژی 1000 ئەستەغفر الله دەکەم 1000 سڵاوەت لەسەر پێغەمبەر دەیەدەم صلی الله عليه وسلم شۆفێری لە گەراجێکە هەتا نەفەرەکانت وەکۆ دەبێتەوە حەیف نییە باسی سیاست و ئەو دڵی ڕەفیق عاجزکەی و بوختان بۆ ئەم بکەی و غەیبەتی فڵان بکە دانیشە لە ناو ئۆتۆمبیلەکەتە یان لە شوێنێکە بۆ خۆت بە تەنها خەریکی زیکری خوای پەروەردگار بە پاسەوانی سکیوریتی لە شوێنێکە پاسەوانی لە دایرەیەکە لە کۆمپانیایەکە لە بازاڕ و دوکانێکە حرەز یونانەکە لەسەر ئەوەیە ئای فرسەتێکی زیاڕینە خەریکی تەسبیحات بی ئای چەند شادمان دەبم کاتی ئەو بەڕێزانە دەبینم لە هەر ئیشەکان بە تەسبیح بێ یان بە زیکر ژمێری دەست بێ وا خەریکی زیکر و یادی خوان بەخوا وازانم هەمیشە کەسابەت بۆ من دەکا جەنابیشت بە هەمان شێوە دڵت پێخۆش دەبێ با لە کار و کەسابەتەکەتدا هەر پیشەیەکت هەیە لە زیکری خوای پەروەردگار دامە بڕێ دووەم جۆری زیکر کە بەرهەمی زیکری زمان و تەسبیحەکەیە بەرهەمی زیکری زیکر ژمێرەکەی دەستا بریتیە لەوەی حەڵاڵ و حەرام دەزانی ئەی ناخوا نەخواستە تۆ هەر بە تەسبیح بڵێ ئەستەغفر الله ئەستەغفر الله سبحان الله کەچی لەولاوە کە مشتریت بۆ ڕێکەوە تۆڵێ هەمووی لێ بکەیتەوە زیکرەکە ناشرین دەکەی تەسبیحەکە ناشرین دەکەی تۆ هەر بە زمان لەگەڵ خەڵکە ئینشاء الله جەزاک الله خەیرا خدا پاداشت داتەوە بەڵام دوایی کابرا کە چۆ ماڵەوە قۆڵت بڕدرا بوو هەستی پێکرد تۆش و نەعوذ بالله گە دینداری کامل نەبێ دینەکەشی بەرچاو دەکەوێ تۆ زیکرەکە دەبێ فێری حەڵاڵ و حەرامت کە زمانەکە دڵەکەت خاوێن کاتەوە سەلەفی ساڵح تیاندا هەبووە کابرا وشترەوان بۆ وشتری فرۆشتووە کەسێ لی کڕیوە کوڕەکەی پێ فرۆشتووە لە ڕێگەی مزگەوت کە هاتوۆتەوە وتوێتی کاکە ئەو وشترە لەکوێ کڕیەوە هی ئێمە وتوێتی بەڵێ لە کوڕەکەی جەنابتم کڕی هی ئەو ماڵەیە کوڕی تۆیە بەڵێ وتوێتی بۆ چیتە وتوێتی وەڵا بەدڵت بوو کە کڕیت وتوێتی بەڵێ زۆرم بەدڵ بوو ساغ و سەلامەت دیارە گۆشتن و قەڵە و دیارە وتوێتی تەواو ڕێک وایە بەڵام تۆ بۆ چمە بەستێک کڕیتەوە وتوێتی وەڵا بە تەمام چمە سەفەری حاج ئەو کاتە یعنی حشتر بۆ ڕێگای دوور و بیابان سەفینەت الصەحراء زۆر مهمە لە ڕێگا ماندوو نابێ کەم تینووی دەبێ بەرگەی برسێتی و کەم ئاوی دەگرێ وتوێتی وەڵا براکەم بیبەوە بۆ کوڕەکەم پارەکەت وەرگرەوە بچۆ لە فڵان شوێن وشترێکیکە بکڕەوە وتوێتی کاکە بۆ وتوێتی برا باشەکەم حشتری قەڵە و بە کەڵکی سەفەر نایە ئەمە بۆ سەربڕین باشە ئەمە بۆ قەساب و گۆشفرۆش باشە تۆ حشترێکت دەوێت ناوەند بێت نە ئەوەندە لە ڕوولاواز بێ ڕێگانەکە نە ئەوەندە قەڵەو بێ نەتوانە بڕوە نردوویەتەوە کوڕەکەی وتێتی باوکە تۆ ناڵی کاسبی بکەین وتێتی کوڕی خۆم ئەوە ویژدانە ئەو کابرا نازانێ وەی زانەوە کامەی قەڵە و جوانە ئەوە باشە بەڵام بۆ ئەو ناگونجێ ناحمان دەگا ئەمە بۆ سەفەری خێر دەڕوە پارەی خۆی پێدەدا زۆر زیکری گەورە ئەوەیە تۆش بە کەسەکە بڵێ وەڵڵاهی بەڕێزم ئەمە بۆ تۆ نابێ بەخوا شتەکەم خراب نییە بەڵام مادەم تۆ بۆ ئەم بابەتەتە لە فڵان دوکان شتێککە هەیە لەوەچێ هەرزانتریش بێ و تۆش سوودی لێ ببینی ئەینێ من ئەوەی من خراب نییە ماڵەکەم غەشی تێدا نییە بەڵام بۆ ئەم پێویستی تۆ ناگونجێ بزانت چەند کەڵچەکە دینی لا جوان دەبێ والله مشتاقی ئەو ئیسلامە دەبێ کە تۆ تەسبیحەکەت بەدەستەوە ئەویش فێری زیکری خوا دەبێ هەی ئافرین هەیە ڕەحمەتی خوا لێبێ چەند خۆشە ئینسان لە گەرمەی کار و کەسابەتە هەر پیشەیەکی هەیە بەڕێزان ئەوە بەم شێوەیە لەگەڵ زیکری خوا تێکەڵاو بێ ئەتەوێ بەهەش بەدەستبێنی گوێ لە پێغەمبەر بگرە صلی الله عليه وسلم حديثك إمام أحمد روايتي كدوش شيخ الباني ده صحيح جامعة بجمار فرمودي 2403 فرمى حديثك صحيح بيغمبر صلى الله عليه وسلم عبد الله كري إمام عمر رضا ورحمة إخوان لأخوي لبابي بيد فرمى بيغمبر إخوان صلى الله عليه وسلم فرموي من صره أن يزحزح عن النار ويدخل الجنة فلتأته منيته وهو يشهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله
وليأتي إلى الناس الذي يحب أن يؤتى إليه. رسول الله صلى الله عليه وسلم رحمان بقرباني بدا فرمي هر كسك آرزومندو هواو آواتي أويا كالرزقاري بيلا دوزخ بيخلص كان بقلي بيونين بهمتت بو بكري ولا دوزخ رزقار بي وبرو بهش طالت بيونين وبتخانه بهش توا زح جمعي رابع جوج عزم كردن أويا يعني ها هنقاو بهنقاو تكان بتكان ضروري بولا وحتى لو نهمت يعني سر جهنم رزقار الدبيع قلابا كان جهنم نادقرن هر كسي حزي بويا قلابا كان جهنم نيقرنو فرين دنا دوزخ وخوا بنامان داو ببهش شاد بي باكاتك دقات مردن سور بي لسر شايت مان بلا إله إلا الله محمد رسول الله. يعني شي يعني بردوام تو شايت مانك اللبير بي بو اويك لجيانا لسر أما بدأ أجياي لا إله إلا الله كد مبدأ دبو بيرو باورد بو ايدولوجيا دبو هموش تيك دبو بردوام بوي دجياي ولا بيناوي يا خبات الدكردو ولا بيناوي لا إله إلا الله دجيانا دبرد سر كيشتي السر مرق زور بآساني بويستي خواي پروردگار پنجي شات من برز دكين ودلين أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. أقد تولى دوزخ رزقار بيو ببهشاد بي سور بلا سر بيرو باوركت لقل لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم بجي حرشتك هست فيكرت قسيك جويل يابو بوني أويل هاد جايتي لا إله إلا الله محمد رسول الله دكا جوية كانت قباتك تلفزيونك بكو جينوا رويلي ورشرخينا لقل أو جمع مبا تأيدي مكة بشتي مقرا وإلا إله إلا الله السلامة به لا إله إلا الله مبدأ بيرو باورا لجهنم رزقار دبي وبهشاد دبي أي خالدوم رسول الله صلى الله عليه وسلم فرمي وليأتي إلى الناس الذي يحب أن يؤتى إليه برانبر بخلقي بوش ويبك حزدك برانبر دوابن كاكتو حزدك خلق دست ببري لبازارا نبخوا حزدك خلق غش اللي يبكى نا والله حزدك خلق شتي باش بداتي أرى والله حزدك حقي خوي اللي ورقلي وزيادة اللي ورنقلي بالي دتوش لقل خلق عوابا هر کەسێ چۆنی بۆ خۆی پێخۆشە ئاواژ مامەڵە و ڕەفتار و معامەلەی کرد لەگەڵ خەڵکە واللهی موژدەت لێبێ لە جەهەنەم ڕزگارت دەبێ بە بەهەشت دەبی. ئەمە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی ئەهلی بازاڕ چۆنت حەز لێ خۆت مامەڵە لەگەڵ بکرێ بەڕێزیشت ئاوا مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکە کە دێنە بەردەستت. پێنجەمیان القناعة وقلة الحرص قناعة زور سور نبون هل پنکردنی زیاد بۆ بەدەستهێنانی ماڵی دنیا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئیمامی ابن خزەیمە ڕەحمەتی خوای لێبێ ڕیوایەتی کردووە و ئیمامی حاکم لە مستەدرەکە ڕیوایەتی کردووە دەفەرمێ ئەمە حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ رسول الله صلی الله عليه وسلم دوعای دەکرد دەیفەرموو اللهم قنعني بما رزقتني وبارك لي فيه واخلف على كل غائبة لي بخير. أما لبركن بريزان دعايكي قوريا آسانا وزورش قرنقا بلام بيش أوي لبريكن أوا كإستابوتها شرح لكم بإذن خواهي قولتي بقان. پیغمبر صلى الله عليه وسلم أوسل ولا دي فرمو اللهم بريزان اللهم يعني يا الله يعني يا الله سيد عوام لتويا خواه سيد كال ليدك مولام بدايوا خواه سيد عواكاريم لذاتي برزت هي سبحانه وتعالى توش أم سيد عواكاريم لخواي خوتك بلي يا الله أم سيشتم بيبخشي يا كم يعني اللهم قنعني بما رزقتني يا ربي خواه قناعتم بديتي بوي كوا بيد بخشي ومكردو تبروزي من برزان زين قناعة يعني شيء قناعة معناه واني اخوة تماحم تموحم نديتي به مدبم روجي بدو هزاري تبع رازي بم بنانو ماستي اشكر بم اما قناعني او بيلان تنبالي قناعة او يتشندي لتوانات دايا للسنور الشرع ظلم نكردن لجستي خوتو لسر حسابي مالو من ضالنا كدنبه حتى دتواني كصابتي حلالك
حتا دەتوانی بۆت دەکرێت چەند ئیشێکی حەڵال بەیەکەوە بکە با بژێوی زیاد بێ با هەداهات زیاد بێ خەڵکی ئەمە قەناعەتی وا قەناعەت حاڵی بۆڵە 200,000 ئەم حکومەتت هەبێ کوڕە پێویست ناکە ئیشی تر بکەی نانە بەسە نەخێر قەناعەت ئەوەیە تا جەستەت ساغا تا گەنجی تا توانات هەیە بە شەرتێک جەستەی خۆشت ئەوەندە شەکەت نەکەی دوایی لەسەری دانیتەوە بیدەیەوە دەرزی و دەرمان بە شەرتێ ماڵ و منداڵەکەتی لەسەر ئیهمال نەکەی حەقی ئەوانش نەفەوتێنی حتا بۆت دەکرێت کە سابەت بکە بەڵام کە گەیشتێ لووتکە لە هەوڵدانە بە ئیزنی خوای گەورە گەیشتێ لووتکە بڵێ یا ڕەبی خوا قەناعەتم بدەیتێ قەناعەتم بدەیتێ یعنی چی یعنی یا ڕەبی خوا لەبەر هەمی ئەو هەوڵەم ڕازی بم بەخوا بەڕێزان هەیە 4-5 ئیش دەکا والله الحەمدولله داهاتیشی یەکجار زۆرە سبحان الله ڕازی نێ بە بەشی خوا تۆ دوعا بکە خوا دوای هەوڵ و تێکۆشانی تەواوی خۆم ئەوەی کە گەیشتم بەلووتکە لە کار و کەسابەتە یا ڕەبی خوا قەناعەتم پێ ببەخشی بەخوا دوعایەکی گەورەیە یا ڕەبی خوا ڕازی بم بەوەی کەوا پێی گەیشتم قەناعەتم پێ ببەخشی یعنی یا ڕەبی خوا پێی دڵخۆش بم ئەزانین کە دڵخۆش بووی هەموو دنیات هەیە هیوا هەیە زۆر زۆری دەست دەکەوێت کە قەناعەت لە دڵی هەڵگیراوە دڵی پێخۆش نییە و ئەزانێ هەر هیچی دەست نەکەوتوە هەر سەیری سەر و خۆی دەکا کە ئەو سەرش هەر تەواو نابێ هەر دەوڵەمەندتر لە تۆ هەیە هەروەها یا ڕەبی خوا چێژی لێ ببینم چێژ لەو دەستکەوتە ببینم ئەمڕۆ خوا ئیشم کردو ئەزانی کاتێکە دەچیتەوە ماڵەوە سوپاس بۆ خوا و ڕۆژەر دەستکەوتێکت هەبووە سەری مانگ موچەکەت وەرگتووە دڵت خۆشە قەناعەت ئەوەیە خوا بیخاتە دڵتەوە اللهم قەنعنی خوا خۆت ئەو قەناعەتم بدەیە کە چێژی لێ وەرگرم والله وا هەیە لە هەمووی وەردەگرێ سبحان الله چێژی لێ وەرناگرێ هەر ناڵی پارەشی وەرگرتووە ئەو فەزلی خوا لەگەڵ نەبووە بەکردەوە پیسەکانی خۆت تۆ دوعا بکە بڵێ خوایە تۆ ئەو قەناعەتم پێ ببەخشی دووەمیان وبارك لي فيه يا ربي خوا بەرەکەتم بۆ تێ بخەی بەڕێزان چەند یەتیمان هەیە و چۆن یەتیمان هەیە دەکرێت تۆ چەندی زۆرت دەستکەوێت 100,000 ملیۆن کۆیکەیتەوە بەڵام سبحان الله بێ بەرەکەت بێ بڵێ یا ربی خوایە حتا توانام هەبێ فرسەتی کەسابەتی حەڵاڵم بدەیت بگەمە لووتکە لە بەدەستێنانی حەڵاڵدا بەڵام خوا بەرەکەتیشی تێ بخەی وەکو لە چەندێتیدا زۆر بەدەست دێنم لە چۆنیەتیشا بەرەکەتدار بێ بەرەکەتدار بێ یعنی چی یا ربی خوا نەیدەم بە دکتۆر و دەرمان یا ربی خوا لە بەڵای لابەلا لام دەی یا ربی خوا لە مەصرفی لابەلا لام دەی یا ربی خوای پەروەردگار ئەم نانەی کە دەیهێنمە ماڵەوە سەرسفرم بە حەڵاڵی چێژی لێ ببەخشم ببینم بەڕێزان والله جار هەیە نان و تەماتەیەک دەخۆی سبحان الله تامی یەک نان و گۆشتی لێ دەکەی یعنی گەو ژەمە گۆشتت بکڕێ لەوانێ 30,000 سەرف کردایە نان و تەماتەکە بە هەمووی نەگەیشتە 2-3,000 چێژی لێ دەبینی بڵێ خوایە بەرەکەتێکم بۆ تێ بخەی هەرچیم لە ماڵی خۆما خوارد چێژی لێ ببینم ندا تاقین نەکردوتەوە نانی بەرەکەتدا چێژی لێ دەبینی جار هەیە نانەکە بە وشکی دەخۆی سبحان الله یەک تام و چێژی هەیە هەر نازانی جارێ نان و کەبابت خواردەوە تام و چێژەی نەبووە ئەمە بەرەکەتی خوا لەو کاتەیە بەسەر تا بڕژاوە سبحان اللهیەکی بۆ بکە ذیکری خوای بۆ بکە تەسبیحاتی بۆ بکە الحەمدولله بۆ بکە سێمیان وەخلف على كل غائبة لي بخير یا ربی خوایە لەم بازاڕەدا لەم کار و کەسابەتەدا ئەوەی بەنسیب من نەبوو پێم خۆش بوو حەزم لەم کەسابەتە بوو حەزم لەم پارە بوو بە قەدەری تۆ بەنسیبم نەبوو دەرگای ڕزقی تۆ فراوانە یا الله داوای لێ دەکەم باشتر لەوەم پێ ببەخشی حەزم لەم معاملەیە بوو لەگەڵ فڵان کەسا سبحان الله حەڵالیش بۆ ڕێک نەکەوتین وڵا پارەکەم لە دەست چوو قسەیە کاتە پێشەوە ئەزما لێنە دەی بازاڕدا نەخراوە دوعا بکە بڵێ یا ڕەبی خوا لەوە باشترم پێ ببەخشی جاروە بەڕێزان معاملەیەک لە دەست چۆ حەڵالیشە بەنسیب تۆ نەبوو قەدەری خوایە بەنسیب فڵان کەس بوو لە دڵەوە هەز دەکەی کەلێنەکەیە بەڵام دوعاکە بکە بڵێ وەخلوف على كل غائبة لي بخير هەرچی کەوا لە من دابڕاو بەنسیب من نەبوو خودایە تۆ باشترم پێ ببەخشیدەوە جار هەیە ئەو بەخشە هاوڕێیەکی باشت دەست دەکەوێت خوا لە جیاتی ئەو معاملەیە کە لە دەست چۆ تووشی کابرایەکت دەکا سبحان الله دەبێتە خێر و بەرەکەت بۆ ژیانت تووشی دۆستێکت دەکا بە هەموو سەرەتی دنیا ناگۆڕدرێتەوە خوا هابۆی قەلەبوو کردیەوە جاریش هەیە خۆی پەروەردگار کە تۆ دڵی ئەم مامەڵەم لە دەست چوو ئەوانم لە دەست چوو مەڵێ یا ڕەبی خێری لێ نەبینێ بڵێ یا ڕەبی خوای گەورە بە نسیب من نەبوو خوا بۆ فڵان کەس خێر بداتەوە خوایە تۆ لە جیاتی ئەمە قەرەبوون بۆ بکەیتەوە دڵنیا بە معاملەیەکت توش دەبێت بەقەدەر 5 ئەوەندەی لە دەست چووە بە یەک جار هەمووی قازانج دەکەی تاقیکردنەوەی بازار زەنابتان هەمووتان ئەهلی کەسابەتن بزانە ئەمە بە چای خۆت دیوەیان نە دوعاکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ فەقەرەیە تێی بگە لە بەریکە و بە دڵ پێی لە خوای خۆت پاڕێەوە
خاڵی شەشەمیان خاڵی هەرە جەوهەری، ئەویش ئەوەیە غەش و فێڵت لە خەڵکی نەکرد بێ، حەقی تەواوت دابێ بۆ کەسەی کارت بۆ کردووە، کارت بۆ کەسێک کردووە لە کرێکاریەوە هەتا فەرمانبەری، حەقی تەواوی خۆتت دابێتێ، کەسابەتەکەت نانەکەت حەڵاڵە، بەرهەمت داوەتێ، ئەو پارەی داوە بە تۆ بەرهەمت پێشکەش کردووە، ئاژەڵت بەخێو کردووە، ماستت پێفرۆشتووە، دۆت پێفرۆشتووە، پەنیرت پێفرۆشتووە، شیرت پێفرۆشتووە، دەواجنت هەیە، ئاژەڵداریت هەیە، خانووی پلاستیکیت هەیە، کشت و کاڵ لە زەوی دادەکەی، هەر شتێک کە خەڵک پارەت دەداتێ و تۆ بەرهەمی دەدەیتێ، حەقی خۆی بدەیە، غەشی لێ مەکە، حەقی خۆی بە تەواوەتی بدەیە. شتت بە کەسێک فرۆشتووە، خانووت پێفرۆشتووە، زەویت پێفرۆشتووە، ئۆتۆمبیلت پێفرۆشتووە، مادام پارەکەی ڕێک و پێک دایتێ، دەتخوا تۆش حەقی خۆی بە تەواوەتی بدەیە، فێڵی لێ مەکە، غەشی لێ مەکە. هەڕەشەیەکی تند هەیە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، خوا بمان پارێزێ، لە صحیحی مسلیمە فەرموودەکە هاتووە: من حمل علينا السلاح فليس منا ومن غشنا فليس منا. لروايتك شاو من غش فليس منا. هر کەسێ سیلاحمان دش هەڵگرێ، هەر کەسێ چەک دەست داتێ و لولەی تفەنگەکەی ڕووبکاتە سنگی مسلمانان و ڕۆڵەی مسلمانان و خاشی مسلمانان، وڵاتی مسلمانان وێرانکە، ڕۆڵەی مسلمانان کە ئەهلی مزگەوت و نوێژ و دەست دەمبەزیکردن بیان کوژێ، بە ناوی چێوە؟ بە ناوی دینیشەوە. ئەو هەموو کافرە هەیە، حەقی کەسی نییە، بەردەوام لولەی سیلاحەکەی ڕووی لە سنگی مسلمانانە، پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ئێمە نییە. هەر کەسێ لولەی تفەنگەکەی ڕوو بکاتە سنگی مسلمانان و ڕۆڵەی مسلمانان، لە ئێمە نییە. دووەمیشیان هەر کەسێ لە بازار و کڕین و فرۆشتن و مامەڵەدا غەشمان لێ بکە، یان غەش لە هەر کەسێ بکە با مسلمانیش نەبێ، فەلەیسە مینە، ئەویش لە ئێمە نییە. سبحان الله، ئەم دوانێ بە یەکەوە هێنا، ئەوەی بە چەک دەتکوژێ و ئەوەی بە غەش دەتکوژێ، بڕواتان هەبێ ئەوەی بە غەش دەتکوژێ تاوانەکەی زیاترە. بۆ کەسێ بە غەش بە کەلوپەلی خراپ بە خواردنی بە سەرچوو تووشی سەرەتانت دەکا، ئەم لە سەریشی کردی و لە ماڵیشی کردی، کابرایتر هەر کشتووی، هەر نەفسەکە لێ دەستێنێ، لەوە چێ ماڵەکەت وێران نەکە. ئەمڕۆ تەماشای بازار کە بەڕێزان، خەڵکێک هەیە خوا ڕزقی هەموو لە زیاد کا و پاکیشیان تێدا هەیە، بەڵام سەی دەکەی جوچ دەباتە دەواجنەوە بە خێوی دەکا، بە دیارەوەیە 40-50 شەو بە خێوی دەکا، وەڵڵا حەقی خۆتە خوا ڕزقت زیاد کەوت لە بەڵا بتپارێزێ، مریشکەکانت بێنە بەر هەموو بازار ئاوەدانکەیەوە، بەڵام وەڵڵاهی ناڕەوایە بە جیقنەی مریشکی پێشوو بە خێویکەی، بەڕۆنی بە سەرچووی بازار بە خێویکەی، هەبووە موادی پیسی داوەتێ بۆی خێرا مریشکە خەڵ بکفێ و زوو قەڵەو بێ، هەر کەسێک بیخوا تووشی نەخۆشی دەکا، کەواتە تۆ خەڵکت تووشی سیل و سەرەتان کرد، کەسێکی تر ئاژەڵداری دەکا، بەڕێزان جاران گۆشت دووکتت دەخوا قەنەعەتت پێ دەکرد، ئێستا نەبۆنی هەیە، نەتامی هەیە، جار هەیە بۆن ساردی لێدێ، ئەوەیە ئەو گۆلکەی دابەستووە، ئەو مەڕووبزنەی دابەستووە لە ژوورەوە، هەرچی موادی پیس و خراپە دەیهێنێ و ئەکسپارە دیداتە ئەو بێزمانە، بۆی زوو قەڵەو بێ و بەسەر تۆیان ساخ بکاتەوە، خۆی دەوڵەمەند بێ و جیرفانی تۆ هەڵتەکێنێ، جا هەر جیرفانت هەڵتەکێنێ باشە، بەقەدەر دوو ئەوەندەی کە پێشدا و 100 ئەوەندەش دەبێت لە لەشی خۆت تا سەرفیکەوە کاتێکە دەی خۆی بە 100 تەن و ئەوانە لەو حدودانە شووتی ئەو مەسافەی پێشووتر ژەڕدرایەوە، شووتیە و ئەوەندەی دەیکەیتەوە ناوەکەی هەموو کەفەڵوک بووە، ئەوە نیشانەیە ئەوەندە دەرمانی داوەتێ. خەڵکێک هەیە خانووی پلاستیکی هەیە، من لە ئەندازیاری پلاستیکیم بیستووە کە موسڵمان بووە و توێتی پێم وتە تو ئەو خوایە بۆ خۆت یەک خەیار خۆکتێتی وەڵڵی ناوێرم، وەڵی یەک باینجان بەرەو بیکە ناو شلەیەکە بەخوا ناوێرم، لە تەماتەکە بخۆ نا وەڵی خۆم بەجیا کردووە، خوا ئەوە ویژدانە، ئەوە هەروەکو ئەو تیرۆریستەوەیە کە چەکەکەی ڕوو دەکاتە موسڵمانان، کاکە تۆش لە ماڵەوە تیرۆرمان دەکەی، حکومەت حەقوای ئاسایشی ئابووری بە ئەندازەی ئەوەی دژی تیرۆریستانە، ئەوە محاسبەی ئەوانەش بکە، یەک بیان هێنێتە دەرێ، دوکانیان پێداخە، دەواجنیان پێداخە، خانووی پلاستیکیان پێداخە، بەخوا زەرورە، ئەینا میلەتەکەمان بەڕێزان هەمووی عیبادە بوو، هەمووی ئەم خواردنە پیسەیە. چەند کەس لە باراناو داخنکە لەبەرەوەی ئەو کەسێک کە ئاوەڕۆی گەڕەکەەکانی دروست کردووە دڵسۆز نەبووە، ئەو کەسێک کە شوێنی خانوەکانی تەوزیع کردووە دڵسۆز نەبووە، هەر لەبەر جیرفان پڕکردن داوێتی بە فەقیر و هەژار و هەموو ساڵە ماڵەکەی ئاوی تێدەچێت. چەند ماڵ و دوکان سووتان، ئەو هەموو عالەمە زەرمەند بوو
لە ئەنجامی توانەوەی سویچ پلاشێکدا کە ئەو کەسەی کە هێناوێتی بازرگانەکە چۆتە ئەو وڵاتی سینە پارەی کەم دەدەم بەرهەمی خراپم بدایە کۆی کە هاتمەوە لێرە پارەی زۆر وەرگرم و زوو دەوڵەمەند بم خەڵکیفی خۆیەتی بەخوا ئەو سویچ پلاکەی تۆ ئەگەر ئەسڵی بوویایە هەتا بەیانی ئەو دوکانە سەلامەت دەبوو واللهی ئەو ماڵە لە کاتی خەوتنا سەلامەت دەبوو تۆ هەمووت کوشت وەکو بەلولەیت فەنگ بیکوژی وایە ئەمە سەریشی ڕۆی و ماڵیشی ڕۆی بەخوا لە تیرۆریستەکە خراپترە عەزیزم پێغەمبەر صلی الله علیه وسلم هەردووکیانی بەیەکەوە هێنان سەیری ناو بازاڕکە کەسێک هەیە خانوویەکی تەقیوی هەیە ئەساسی هەر نییە هەمووی لێک بۆتەوە دەچێت لە دەرەوە یەک دیکۆراتی جوانی دەداتێ لە ناوە هەمووی تەغلیف کردو و دایپۆشیوە کڕیار کە دەچێتە ناویەوە دەڵێ ئەم کۆشکەم بەنسی بێ هەرچی کۆم کردوێتەوە لە مناڵی و لە خاو خێزانەوە هەمووی پێشکەش دەکەم نازانێت لە ناوە ئەمە وێرانە واللهی 2 ساڵ 3 ساڵتیان ناوی خانووەکە دەبێت بەکەلاوە ئەمجا دەست دەکەوێت دەردەکەوێت چ تەقیویەکی تێدایە چی وێرانێک و کەلاوەیەکت کڕیوە ئەیتخوا ئەمە کوشتن نییە ئەم ماڵت هەڵتەکانە من دڵیان خۆش بوو خانوویان کڕی بەڵام تۆ کەلاوەت پێفرۆشتون و بەڵام بەرچاوت گرتن بەم شێوازە ئێستاش خەڵک شک دەبم بەداخەوە ئەو خانوو تەقی و وێرانانە دەکا بە کۆشک بەڵام هەمووی 2 ساڵ ناخیانێ بۆ دەرەکەوێت چ زبڵێکت کڕیوە نەک ئەو گوڵەی کەوا نیشانی تۆ دراوە بە بەنزینی غەش چەند ئۆتۆمبیل گڕیان گرت چەند کەس ماڵوێران بوو خۆ ئۆتۆمبیلە عیبی نەبوو ئەو بەنزینەکەی جەنابتە کە لە بەنزین خانەدا غەشت تێدا کردووە بۆیە ئەویش ئاوا ماڵوێران بوو ئۆتۆمبیلەکەی سووتە ئۆتۆمبیلی بڕاوە و سکرابی وڵاتان کە لە وڵاتانی دنیا فڕێ دەدرێ لەم وڵاتەدا چەند کەسی بەدبەخت کرد ئەڵێ گوڵە لە دەرەوە بەڵام لە ناوە کالاوەیە ئەمە لە وڵاتان فڕێدراوە بڕراوەتەوە تعمیرێک کراوە و دەستێکی پێدا هێنراوە حەقوانیە بێڵدرێ بێ وڵاتی ئێمەوە بەڕێزان من حەمەل عەلەینە السیلاح هەر کەسێک چەکمان دش هەڵگرێ و ڕۆڵەکانمان بکوژێ لە ئومەتی پێغەمبەر نییە صلی الله علیه وسلم بەڵام بەخوا کەسێ بە فیشەک بتکوژێ باشترە چونکە یەک عەرزم کردن ئەو کەسەی بە فیشەک دەتکوژێ هەر سەرت دەڕوە ئەو کەسەی تووشی سەرەتانت دەکا حتا ماڵەکەت هەمووی دەڕوە ئەم عایلەکەشت دەڕوە خێزانەکەشت دەڕوە دووەمیان پیاوکوش خۆی لێلا دەدەی بەڵام ئەو کەسەی کەوا لە بازاڕە غەشت لێ دەکات تۆ بەدەستی خۆت بە مەمنونیەوە دەچی پارەکەی خۆتی دەدەیتێ بە پارەی خۆت لە ناوت دەبە ئەمە خۆت بە دوویدا دەگەڕی ئەمە گیرفانەکەی خۆتی ئەدەیتێ ئەمجا خۆشت دەکوژێ بەڵام پیاوکوش لەبەری ڕادەکەی تۆزە خۆتی لەبەر دەشاریەوە بۆیە سامناکتریشە ئەمەیان حوتەمیان المراقبة والمحاسبة للنفس چاودێری خوا بەسەر خۆتەوە بینی محاسبەی نفسی خۆت کرد ئەگەر کەسیش محاسبەت نەکا بەخوا خۆشەویستان حیفە واللهی شەرمە ناجوامێریە ئینسان لە کامێرەی چاودێری بترسێ لە مدیرەکەی بترسێ لەو کەسە بترسێ کەوا خاوەن کارەکەیەتی و ئەم کرێکار و مۆزەفی ئەوە بەڵام بەداخەوە شەرم لە کامێرەی خوانەکە کە چاوی ئەوان لێدار بوو گورجوگۆڵ مەزبوط کار بکەی کە زانیت کامێرەکە ئیش ناکە و مدیر لەوێنە ئیتر حەق نەبێ بەسەر هیچەوە ئەی کامێرەکەی خوا کەسابەتی حەڵاڵ ئەگەر دەتەوێت نانت حەڵاڵ بێ پارەکەت حەڵاڵ بێ چێژی لێ بینی نانەکەت شیفا بێ لەسەر سفرەکەت دڵت خۆشکە پێی مرتاحبی واللهی با دایمە چاودێری خوات پێ لە هەموو شتێک گەورەتر بێ با هیچ کامێرەیەکی لێ نەبێ با کەس ئاگای لێن نەبێ با کەسیش سوپاسن نەکا خۆ خوا دەتبینێ خۆ تۆ مسڵمانی بڕوات هەیە مادام کارەکەت بە مەزبوطی کرد پاداشتی خوات هەیە با مدیری کارەکەش دەستخۆشی لێ نەکا با خاوەن ماڵەکەش نەڵە لە ساغ بێ لە خوای خۆ تۆ ئاگای لێ من لەبەر تۆ غەشم لەم کارەدا نەکرد واللهی ئەو کاتێک کە چوویتەوە ماڵەوە نانەکەت بردەوە ئەزانی چ تام و چێژێکی لێ دەکەی ئەزانی ئەو پارەیە خوا چەند بەرەکەتی دەخاتێ کەواتە خاڵی یەکەم خوا فەرمووی حەلالن خەڵکی موسڵمان هەر هەمووتان کار بکەن بار مەبن بەسەر شانی یەکەوە یەکەم مەرج ئەگەر دەتەوێت نانەکەت بە چێژ و بەتان بێ با حەڵاڵ بێ ئەو حەوت مەرجەی کە باسم کرد لە هەر کەسابەتێکە هەبێت نانی حەڵاڵی تێدا دێنیەوە دواتریش گوێ لە موتالە چەند جار بگرەوە لەوە چ جاری دۆم کە گوێی لێ بگری جاری سێم بڵێ ئەرێ والله ئەڵێ گوێم لە مامۆستا هەر نەبوو لە وتارەکەیە جاری چکەش پێدا بچەوە وتار هەیە 3-4 جار گوێی لێ بگری ضرورە بەرنامەی ژیانتە بەخوا ئەمە ئەساسیاتی ژیانە دووەم خاڵ خوا فەرمووی لەگەڵ ئەوەی کە نانەکە حەڵاڵ بێ طەیبەن با پاک بێ پاک بێ یعنی زەرەد لێ نەدا ئەم طەیبەن دوو خاڵی دەبێت تێدا بێ یەکەمیان یعنی با تەندروست بێ لەگەڵ ئەوەی حەڵاڵە با تەندروستیش بێ
ئێستا فاست فودمان هەیە خواردنە خێراکان ئەم لە فەو ئەوانە ڕێمە بۆ حاڵەتێک زەڕور بێتەوە جاری وای هەیە لە شوێنەکە لە ئۆتۆمبیلەکە لەسەر سەفەرێکی کرێکارێکە بۆ جارێک لە شوێنێکە ئەو لە فەخانە و شتانەش زەرورن بەڵام تۆ بەردەوام ڕۆژانە نانت لەسەر خواردنە خێراکان و پیتزا و لە فەو ئەوانە بێ یەقینت خۆمە حەڵاڵیان نەبەڕێزان گۆشتی بەرازە نەبەخوا خواردنەکەش حەڵاڵە بەڵام بەخۆ پاک نییە تەندروست نییە یعنی لە ڕووی تەندروستیەوە تەندروست نییە لە دکتۆری زۆر پسپۆڕی برادەر و ئاشنای خۆمم بیستووە و توێتی مامۆستا ئاماری سەرەتانی معیدە و ڕیخۆڵە و کۆڵۆنم لەبەردەستایە لە 90 ئەوانەی تووشی سەرەتانی گەدە و ڕیخۆڵە و کۆڵۆن بوون ئەو کەسان کە ئەهلی بازاڕن و بەردەوام لە ماڵنانی ناخۆن لە 10 ئەوانن کە لە ماڵەوە بەردەوام نان دەخۆن خواردنی پاک دەخۆن و لە بازاڕ نان ناخۆن چاو لێ بەڕێزان ئێمە وڵاتێکین جاجیانە بە دیقەت بدە دوو شوێنمان لە هەموو شوێنان قەڵەباڵغترە مەطعەم و دوکانی لە فەخانەکانمان ئاوا شەو ڕۆژ قەڵەباڵغە لەولا شەوە سەیری عادە و خەستەخانەکانمان بکە هەر شوێنە دەچی خۆ بە پارەی خۆشت بەرناکەوێ بەڕێزان بەخوا نەخۆشەیە فەقیرە کۆڵە پارەدەن لە خەستەخانەی ئەهلیش ناحەوێتەوە هەمووی پڕ کراوە هەردوو لای یەکسانە خواردنی ناتەندروست خەستەخانەی قەڵەباڵغ هەردوو لامانتە دیقەت بدە بە چاوی خۆت بزانە داخۆ هەردووکیان وایەیانە خوا دەفەرمێ باوەکو خواردنەکەت حەڵاڵ بێ مەڵێ مهم وایە حەڵاڵە نا با تەییبیش بێ ها جمعی ڕابردووتر عەرزم کردن هەندێک شت هەیە حەڵاڵە بەڵام ئەخلاقی نییە هیواتی ناگا والله ئەوەی حەڵاڵ بێ ئەخلاقیە ئێخۆ ئەمانە حەڵاڵە فاسفود حەڵاڵە یاننا لە شەرعا حرامە نەوەڵا بەڵام خوا فەرمێ با تەییبیش بێ با تەندروست بێ خواردنەکەت کاکە ئەوەندە خواردنی خێرا ئەوەندە پەلامەری خواردنی دەرێ مەدە والله جار هێنان و تەماتێک لە ماڵی خۆ تا بخۆی لە لەفە گۆشتەکەی بازاڕی باشترە لە مەطعەمەکە باشترە بۆیە با تەییب یعنی تەندروست بێت دووەمیان بەڕێزان خوا دەفەرمێ با خواردنەکەت وەکو حەڵاڵە بە دڵی خۆشیشەوە بیخۆی ئەزانی خواردنی دڵخۆشانە چییە بە جەماعی لەسەر سفرە هەر هەموو دانیشن بەیەکەوە دوو قسەی خۆش و هەواڵ پرسینی باوک و دایک بۆ ئەولاد و ئەولاد لە دایک و باوک و خوشک و برا گاڵتەکردن و سوحبەتێ بەیەکەوە پارێنانی لەدەست بفڕێنەوە ئەو پیاوەکە پارێگەنان بۆ دایکی منداڵەکان بکات لەبەر چاوی مناڵەکانە ئەزانی چ کێشێک دەبەخشێ هەموو هەست بە مرتاحی دەکەن ئێمە خەریکە ئەوە لەدەست دەدەین لە کوردستانە بەداخەوە بەخوا جار هەیە ڕەن بێ لە ماڵی هەمومانەوەی ڕوویدا بێ ئەم کوڕەوە بە دیار فەیسبووکەوە ئەم کچە موبایلی بەدەستەوەیە دایک و با فەقیرە نانەکەیان خواردی هێشتا منداڵ ناتێتە سەر سفرە یەکێ لێ نان دەخوای کێشکە ئەنجا ڕۆیشتووە ئەمجا ئەو جەماعەتیشکە دێ یەکێ بەدڵی نەوەچێت لە فەی دەخوا بەرەکەت لە سفرەمان هەڵگیرا خوا فەرمووی با تەیب بێ یعنی هەمووتان کە لەسەر سفرە حەڵاڵەکە کۆبوونەوە با بە جەماعینان بخۆن با بەدڵی خۆشەوە بیخۆن ئای چەند خۆش بوو جارانی بابوو باپیرانی من و تۆ جەنابتان بینەران ئێوەی بەڕێزی ئێستا شاهیدن زۆرجار دایکمان هەموو جار تۆش هەر پێ دووتراوە مناڵەکان سەبر بگرن هەتا باوکتان لە جەماعەتی مزگەوت دێتەوە ئەها نانەکەی تێ نەدەکرد مناڵ داوای خواردنی نەدەکرد دەیگوت نە بەرەکەت لەوەدایە دڵمان بەوە خۆشە هەمومان بەیەکەوە دانیشین بابتان لە مزگەوت بێتەوە باوەک دەیگوت ئەوە براگەورەکەتان لە دەرەیە ئەو خوشکەکەتان لە مەکتەبە هاوڕۆڵەجیان هەموو 5 دقەیترە دێتەوە با هەمومان بەیەکەوە دانیشین با ئەمە خلاقە زیندووکەینەوە ئەمە یەخوا دەفەرمێ فكلوا مما رزقناكم حلالا طيبا الله ئەو نانە حەڵاڵە چەند خۆش بوو چەند بە چێژ بوو ئێستا لە ڕووی هینەوە زۆر بە قووەتە بەڵام ئەو چێژەی نەماوە فكلوا مما رزقكم الله حلالا طيبا حەود مەرجمان باس کرد بۆ ئەوەی کە سابەتت حەڵاڵ بێ نانەکەت حەڵاڵ بێ طیبیش دوو مەرجمان باس کرد گوێی بۆ بگرەوە لێ حاڵی بە قسەی قورئان بکەین هەمومان بەختەوەرین یا ربی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە بە گەورەی و ڕەحمەتی خۆت یا ربی خوای کەسابەتی حەڵاڵمان بەنسیب بکەین خوای هەر ئیشێک دەکەین ئەو حەو مەرجەی تێدا بێ و ببێتە مایەی لەش ساغی بۆمان گیرفان گەرمی بۆمان ئاوەدانی ماڵمان ببێتە مای ئەوەی ئەم کەسابەتی ئێمە وڵاتەکەمان کوردستانەکەمان ئاوەدان کاتەوە خوای کوردستانمان ئاوەدان کەی یا ربی خوا ئەم کوردستانە لە شەڕی ناحەزان بە دوورکەی لە فیتنەی ناوخۆ بە دووریکەی لە ناو یەکا خۆشەویستمان کەی خوای خۆشەویستی بژێڕێەوە ناو خێزانەکان خوای هەمومان بە خۆشی بە دەوری سفرەکەەوە بە دەوری سینی نانخواردنەکەەوە دانیشین یا الله ئەو خێزانانەی کە هەر مشکلەیەکیان هەیە خوای ئیسلاحی حاڵیان بکەی ئەو خێزانانەی کە منداڵیان نییە خوای ئەولادی ساڵحیان پێ ببەخشی یا ربی خوای ئەوانەی کە ئەولادمان هەیە منداڵەکانمان ساڵح کەی علم و حلمیان زیاد کەی لەسەرخۆ هێمنیان کەی یا الله ئەو مناڵان ئەو ماڵانەی کە ڕۆڵەکانیان لە دوانزەی ئامادەین لە پەیمانگان لە زانکۆن لە کاتی تاقیکردنەوە و بەرەو تاقیکردنەوەن
یا ڕەبی خوای پەروەردگار سەرکەوتویان کەی، یا ڕەبی خوا بە دەرچوونێک بە نمرەیەک کە ئاواتی خۆیانە خوایە خۆیان و باوکو دایکیان کۆمەڵگامان دڵخۆشکەی. ئەم کوردستانە پڕکەی لە عیلم، لە عیلمی جوان، لە عیلمی بەرەکەتدار و دیندار، لە خواناسی و ڕێبازی خواناسان و ساڵحان و چاکان و پاکان. یا ڕەبی خوا لە هەموو نەخۆشی و لە هەموو ناخۆشیەک، لە هەموو ئافەتێک، لە هەموو بەڵایەک وڵاتی کوردستانی ئێمە و هەموو وڵاتی مسلمانان و هەموو سەرزەوی یا ڕەبی خوا پارێزی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.